بەو هیوایی کە ئەم بەیانە کە لەگەڵ منن بەیانێکی جوانتان هەبێت لە بەیانی 24 کۆمەڵێ بابەت بۆ ئێوە ئامادەیە ئەم بەیانە ئەوانەی کە بەرەکەتیان هەیە لە ماڵەوە ئەوانەی کە ڕزقێکی تایبەتیان هەیە لە ماڵەوە کە خوا پێی بەخشیون ئەمە ڕزقێکە وەکو ڕزقێکی خۆشی باسی بە تەمەنەکانەکەم بەرەکەتن ئەمانە ڕزقن لەگەڵمان بن و ئەو کەسانێکی کە خۆیان کەسانی بە ساڵاتون ئەم بەیانە لەگەڵمان بن زیاتر هەوڵدەرین ئەم بەیانە سەبارەت بە ئێوە قسە بکەین جا بۆی کە بزانی ناوڕۆکی پرۆگرام جگە لەو بابەتە چی دیکەی تێدایە ئەوە لەگەڵ یەکەم بابەتمانەوەی کە کۆتایی باخولێکی هاوینەی منداڵانی سنووری پێنجێن هاتووە کە لەلایەن بەڕێوەبەرایەتی کاروباری مینی سلێمانیەوە ڕێکخرا بوو لەم خولەدا هۆشیاری مین بە منداڵانی گوندنشینی پێنجێن دراوە لە مەترسیەکانی مینی ئەو سنوورە هۆشیار کراونەتەوە و بەدەر لەوانش وادەی وەرزش و هەروەها هونەر و زمان بۆ ئەو فێرخوازانە گوتراوەتەوە جا با یەکەم بابەت لەوە دەست ئەو هێدلاینەکان نەڕۆشتن ئەینەمانوت تایبەت بوو بە منداڵانی گوندنشینی پێنجێن کە تێیدا جگەلەوانەکانی هونەر و زمان گرنگی تایبەت بەوانی هۆشیاری میندراوە بە فێرخوازەکان ئێمە سوودێکی بەنسبەتەوە سوودێکی زۆرمان بینیوە لە مامۆستا بەڕێزانەوە چەند دەرزێکی بە سوود دەخوێنەوە ئینگلیزی وێنە کێشان و وەرزش و هەوشیاری مین ئەگەر مینێکمان بینی لە شوێنەکە ئەگەر کەسێکمان بینیان ئەگەر کەسی لێ نەبوو هاوار ئەەکەین بەدەنگی بەرز بۆ ئەوەی بێن بە هانامانەوانێ ئەگەر هاوڕەکانیشمان بەشداریان خۆیان نەکردووە ئێمەش لە ڕێگەی خۆمانەوانە و لە ڕێگەی ئەو مامۆستا بەڕێزانە کە ئەو شتانەی پێیان دەتوین ئەیگەێنین بە هاوڕەکانمان. خولەکە لەلایەن بەڕێوەبەرایەتی کاروباری مین لە سلێمانی و بە هاوکاری قایمقامەتی پێنجێن بۆ ماوەی مانگێک کرایەوە. مەترسیەکانی هەبوونی مینێکی زۆر لە ناوچەکەدا وای کردووە ساڵانەوانەکانی هۆشیاری مین بە منداڵانی ئەم سنوورە بوترێتەوە. لە میانەی بەشداریکردنەکانە ئێمە توانیمانە هەم شانۆگەری پەیامەکانی وشاری بگەینەوە لە ڕێگەی شانۆگەری سرود مۆسیقا و فێری زمانی ئینگلیزی بوون ئەگەر دیقەت بن هەموو پەیامەکانمان علاقەی بە مین و مەترسیەکانە لە مین و تەقەمەنی بەڵام لە ڕێگەی ئەو بابەتانەی کاوبژێرا مەسەلەن بابەتی زمانی ئینگلیزیە شانۆیە هەر علاقەی بە مینەوە هەیە سرودە هەر علاقەی بە مینەوە هەیە ئەم خوێندکارانە تەوعیە ئەەکەین ئەمانیش بە ئومێدی ئەوەی ئەیگەێنن بە خانەوادەکانیان کەواتە 7 خانەوادە تەوعیە بوو. ڕووبەری 58 میلیۆن مەتر دووجا لە سنووری شارۆچکەی پێنجێن بە میندا چێنراوە لەو ڕووبەرەش تا ئێستا لە 75 بە تەواوی خاوێن نەکراوەتەوە. قوربانی مین لە سنوورەکەش 1444 کەسن کە 1000 کەسیان گیانیان لەدەستداوە. بەهۆی جەنگی 8 ساڵەی نێوان عێراق و ئێران ناوچە سنووریەکانی نێوان هەردوو وڵات بە ملیۆنان مینی لێداچێنرا و سەدان قوربانی لێکەوتەوە. ئێستاش لە گوندەکانی سنووری پێنجێن 58 میلیۆن مەتر دووجا لە مین پاک نەکراوەتەوە و مەترسی لەسەر گژانی گوندنشینان و هاوڵاتیانی ناوچەکە دروست کردووە. ئەڤیناتا کوردستان 24 شارۆچکەی پێنجێن. دێنە سەرەوە بابەتێکە لە سەرەتاوە کەمێک ئاماژمان پێدا بەڵام ئێستا بە ورتر باسیەکەین. دەستەی ئاماری هەرێمی کوردستان هۆشداری لە تەمەنی کۆمەڵگای کوردستان دەدات. لە ئەگەری کەمکردنی خستنەوەی تاک لە نێو خێزانەکان کۆمەڵگا تەمەنی گەنجی لە دەست بدات کە هۆکارێکە بۆ کەمبوونی دەستی کار لە ناوخۆتە. تەمەنی کۆمەڵگاکان بە گوێرەی ڕێژەی ژمارەی دانیشتوان لە گۆڕاندایە. ساڵانە راپۆرت و شیکردنەوەی دانیشتوان ئەنجام دەدرێت کە پێکهاتەی دانیشتوان و گۆڕانکاریەکانی دانیشتوان دیار دەخات. ئەنجامەکەشی سودمەندبوونی کۆمەڵگا لە گرنگی ڕێژەکەی دەردەخات. کەین دەبینین کە سەروی 63 لە سەدی دانیشتوانی هەرێمی کوردستان تەمەنیان لە 30 ساڵ کەمترە، یعنی ناگاتە 30 ساڵ لە بینی 0 بۆ 29 ساڵە. ئەمەش وا دەردەخات کە کۆمەلگایەکی گەنجین. توێژینەوەکان کە بۆ زانینی دۆخی ئابووری ناوچەکە ئەنجام دراوە ئەوەیان پشتڕاست کردوتەوە هەر کۆمەڵگایەک ڕێژەی گەنجی تیادا زۆر بوو ئەوە ئەو وڵاتە دەستی کاری زۆری هەیە و چانسی ئەوەی هەیە وڵاتێکی بەرهەمهێنەر بێت.
کۆمەلگای ئێمە خۆشبەختانە زۆرترین ڕێژەی تەمەنەکان دەکەوێتە نێوان 15 بۆ 50 ساڵی کەواتە ئەو تەمەنەیە کە زۆرترین توانای تێدا کۆبووتەوە و چانسێکی ترش هەیە بۆ خەڵکی ئێمە کە ئێمە بە وڵاتە گەرمەکان ئەژمار دەکرین وڵاتی گەرم دایمان خەڵکی بە تەحملە خەڵکی توانای زۆرترە توانای عەزەلی و فکری و ئەمانەی هەموو زۆر زیاتر بۆیە کاتێک خەڵکی ئێمە دەستنە وڵاتانی تری وڵاتە ساردەکانی وەکو ئەوروپا خێرا چانسی دامەزراندنیان دەسەکەوێتن لەبەرەوەی زۆر بەتوانە و زۆر بەتەحملن. بەپێی دوایین ئەو راپۆرت و سەرژمێریانەی ئەنجام دراون کۆمەڵگەی کوردستان لە ڕووی تەمەنەوە کۆمەڵگەیەکی گەنجە بەڵام پسپۆران و ڕاوێژکارانی ئەو بوارە دەڵێن ئەگەر بێت و هێنانە دنیای ڕێژەیەکی کەمی منداڵ لە نێو خێزانەکان ببێتە نەریتێک ڕەنگە کۆمەڵگەکەمان لە ڕووی تەمەنەوە لە کۆمەڵگایەکی گەنجەوە بەرە و مامناوەند یاخود کۆمەڵگایەکی پیر هەنگاو بنێت. شەیمە باییس کوردستان 24 هەولێر. هۆکار زۆرن وا لە مرۆڤ بکات هەست بە ناڕازیبوون لە ژیان و هیواکان بکات بە تایبەت لە نیوەی تەمەن کە لە خوار 40 ساڵیەوەیە دەست پێکات. ئێلۆت جاک توێژەری دەرونی کە بۆ یەکەم جار لە ساڵی 1965 دەستەواژەی تەنگەژەی نیوەی تەمەنی دانا ئەماژە بۆ ئەوە کات کە ئەم تەمەنێکە کە مرۆڤ تووشی هەستی نزیک بوونەوە بە مردن دەکات و پێی وایە لە بەردەوامیدایە هەرچەندە کە بەشێک لە دەروونناسەکان پێیان وایە کە ئەو دەستەواژەیە ڕێژەیە تەنیا حاڵەتێکی دەرونیە مرۆڤ لەگەڵ هەڵکشانی تەمەن پێی دەگات. مایکی کوردستان 24 چۆتە ناو هاوڵاتیان پرسیاری ئەوەیان لێ دەکات ئایا پیری لەلای ئێوە چی؟ تەمەنت چەنە؟ 16 ساڵ. هەستێکی زۆر گەنجی؟ ئای گەنجی مەڕەوە. ڕات بە پیری هەیە؟ ئای بوو. ئەگە تەمەنە بگاتە 6 ساڵ ئاوا بەم ستایل و قژ و گەنجانە هەرەمێنیتەوە؟ ناو. ئەی چیەکەی؟ ئەیسێ پیرە بین و لە ماڵۆکەی ناو. کەوتۆتە سەر ئەو زروفەی تێ ئەکەوی بۆ نمونە ئەگەر دڵت خۆش بێ منداڵەکانە لێتەوە نزیک بن گرنگی بە خۆت بدەیت خۆتت لا بە بەها بێ ئەو کاتە تۆ پیرەکە لە سەر ڕوخساریش هەم کەمتر دەرئەکەوێ هەم لە ناخی خۆت ئاسی پێناکی. ڕێی پیری پیرتکە؟ بەتەمانیم تو بۆ داهاتوو نازانین چی چاوەڕێمانەکە. ئێستا تۆ دڵە گەنجیان هەر بە ڕوخساریش خۆت بە گەنج زانیت. ڕوخساری شمار بخۆم بە گەنج زانم. ئەگەر تاڵی سپی تێکەوت و ئەوانە سپی بوو هەر تێکەوێت کاراسانی هەیە بۆش. چیە کاراسانی؟ زۆر هەیە. وای خێگەی؟ طبعاً. ئەنی کەس دێت تەمەنی 50 ساڵە 6 ساڵە بەڵام ئەڵێ گرنگ نییە ڕوخسارم چەنە پیرە دڵم 14 ساڵە. جەخۆی هەموو شتێک لە حیاتە دڵ ئەساسە کە تۆ دڵە گەنج بوو گوێی مێرە تەواو هەر گەنجیت. لە دوای 40 ساڵەوە 20 نەخۆشی زیاد دەکات 30 نەخۆشی زیاد دەکات هەمووی دەلالەتی پیری و تەمەنە هیچ شتێکی پیری چی بەسەر دڵا هێنێ؟ وڵا پیری دڵە ڕوخێنێ تر نازانم ئەدڕوخێنێ هەندێک جار بیرەکەیتەوە گە تەمەنە دەچێتە سەر و 50 و 55 تر دنیا کۆتایی پێدێن لای کەسانێکیان ئەڵەن تەمەنیان 50 ساڵیشە بەڵام ئەڵێ دڵم 14 ساڵە. کورە مەجبوری دڵی خۆت خۆشگەیەکی ناوان نییە نەوەڵاوان نییە. پێ خۆشە پێ بڵێن گەنج. نەوەڵا خوانەی بڕێ کوڕزەکانم شووەکەن ئیتر نەوەڵا بەس ئیتر کە گەنج بم شتێکی جوانە. سەر خۆشە پێ بڵێن. ئەوێ نییە پیرەژنێکی جوان و کەشخەبی جوانە خۆشە. بەڕای تۆ پیربوون چییە؟ نا پیربوون نییە کەسێ کە مرتاح نەبێ پیرەگینا پیربوون نییە. ئێستا تۆ دڵە پیرە یان گەنجە؟ وەڵای من پیرە جەرگم سوتاوە مناڵم دوورە. دوای شتێک بوونی هەیە بەنایەوەی کە بڵێ پیر بوومیتر؟ نا خەڵک ئەکەوێتەوە سەر خۆی بڵێ پیر بووم یا گەنجم هەیە زۆر گەنجیشە و ئەڵێ پیرم تازە تەواو نا. باش قەت بڕیارت داوە کە بڵێ من ئەگەر پیریش بوو بۆ نمونە ئێستا 49 بگەیتە تەمەنی 70 ساڵی هەروکو ئێستا گرنگی بە خۆتی؟ ئەکید. ئەو کاتە کۆڵمەلگا بۆ زۆر جاڵن نابێت کە گەیشتە تەمەنی 6 ساڵی تی گرنگی وانە ئەوە تۆ پاکوتەمیزی بێت تەرتیبێ علاقی نییە بەەوە تەمەنە چەنە کۆمەلگا چی ئەڵێت. باش ئەوە بینیمان کە هاوکارمان نیان ڕاو بۆچوونی خەڵکی سەبارەت بە پیری وەرگرتە بوو ئەمە وەکو خودی خەڵک و کۆمەلگا پیری بەو شێوێ دەون هەندێکیان هەیە پیری لە ڕوخسارە پێناسە ئەکەن هەندێکەڵەن نەخێر بۆکۆ خانمەوتی من پیرم چونکە جەرگم سوتاوەتە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی ئەو بارودۆخی کە لە کۆمەلگا بەسەری دێت یا لە درێژایی تەمەنی بەسەری دێت
پیری بەو شێوەیە پێناساکەن جا بۆی کە بزانین شێوە دروستەکەی پێناسەکردنی پیری چییە ئێمامانەوێت لەگەڵ پسپۆری تایبەت سەبارەت بەوە قسە بکەین کە لەبارەی نەخۆشیەکانیشەوە بزانین لەبارەی تەندروستیەوە لەبارەی باندۆخی جەستەییەوە شارەزابین بزانین پیری بە چ تەمەنێکەوترێت دکتۆر سامان تاهیر پسپۆری نەشتەرگەری گشتی کە ئەم بەیانە لەگەڵ ئێمەیە بەخێر هاتن تەکەین سپاس بۆ ئێوە سپاس لە بینەرانی بەڕێزش دکتۆر لە ڕووی زانستیەوە بە چ تەمەنێک دەوترێت تەمەنی پیری لە چ تەمەنێ بەرەوسەرەوە هەڵکشێت ئیترەوە تەمەنی پیریە بەڵێ خۆی ئەو ڕێکخراوانەیە کە پەیوەستن بۆ بوارە کە لەو بارە دەکۆڵنەوە یاخود باڵین توێژنیوان لەو بارە هەیە گرنگی بۆ بارە دەدەن یەک لەوانە با بڵێن کە بە تەندروستی مرۆڤ دەدات لە سەرەتا لەدایکبوونەوە تاوەکو کۆتایی تەمەنی کۆتایی ژیانی WHO بۆ نمونە یەک لە پێناسەکانی WHO تەمەن بەگشتی طبعاً باز دەکەین زۆر جار هۆکار زۆرن بۆی کە تەمەنەکە ئەم تەمەنە هەندێک بەرەوسەرەوە هەڵکش یاخود بەرەو خوارەوە بهێنرێت بە پێی فاکتەرەکانی دەوروبەر بە پێی فاکتەرە دەروونەکان فاکتەرە کۆمەڵایەتەکان فاکتەری نەخۆشی دیکە کەسانێک بۆ نمونە لە تەمەنی 50 ساڵیدا وەکو لە راپۆرتەکەی ئەو پامێری بەڕێستانە ئەو پامێری کەناڵەکەتانە دەرکەوت لە 40 ساڵێ خۆی بە پیرەزانێ بەڵام هەیە لە تەمەنی 80 ساڵشە خۆی پێ پیر نییە بۆ نونە بەڵام ئەمانە بە پێی فاکتەرەکە دەگوەڕن بە شێوەیەکی گشتی ئەوەی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی باز دەکات تەمەنی 70 بۆ 73 ساڵی تەمەنی پیری دەست پێ دەکات ناڵین ئەو تەمەنە باوڵین پیرن بەڵام لەوە بەسەرەوە ئینجا بە پیر دادانرێت لەوە بە خوارەوە بە پیر دانارێت بە تەمەنی مامناوەند دادانرێت بێگومان تەمەنی پیریش هۆکارێکە بۆ یاخود فاکتەرێکە بۆ توژبوون بە زۆر نەخۆشی جەستەیی بۆ زۆر نەخۆشی دەرونی چۆن مناڵێک ئەگەری توژبوونی بە هەندێک نەخۆشی جەستەی و دەرونی هەیە زیاتر بە بەراورد لەگەڵ کەسێکی تەمەن مامناوەند زیاتر بە بەراورد لەگەڵ کەسێکی پیر و کەسێکی بە ساڵات و پیریش هەندێک نەخۆشی هەیە تایبەتە بە هەندێک نەخۆشی پیری بە کەسانی پیر و بە ساڵاچوو کە لە تەمەنی مناڵی و گەنجی و یاخود تەمەنی مامناوەندا کەمترە کەواتە بەگشتی خۆی بەپێی جیاندەرەکەش بەپێی ڕەگەزی کەسەکەش دەگۆڕێت بەگشتی تقریبەن تەمەنی پیری وەکو باسم کرد تەمەنی 70 ساڵی بەسەرەوە بە پیردادانێت بۆ پیاوان بۆ ئافرەت ببوورە بۆ ئافرەت تقریبەن بەگشتی ئەتوانین بڵێن 3-4 ساڵێک درەنگتر بە تەمەنی پیری دادانرێت ئەم بەپێی بەشێک لەو پێناسە جیهانیەکان باشە کاتە لە ڕووی ڕەگەزیشەوە چەند ساڵە جیاوازی لە نێوان ژن و پیاوانە هەیە بۆی کە بڵێن ئەمە تەمەن چۆتە ناو تەمەنی پیریەوە و تەمەنی پیری دەست پێ ئەکات ئەمە سپاس دەکەین دکتۆر هەر لەگەڵم بمێنەرەوە جەنابەت وەکو پسپۆڕێک کە لە ڕووی جەستەییەوە زیاتر لە باسی کەسی بە ساڵاچوو لەگەڵ جەناب تاکەین و پرسیارە لەکەین خات و فریشتەکەوەش لە سلێمانیە وەکو دەروون ناسێک کە دەتوانێت وەڵامی زۆربەی پرسیارەکانمان بداتەوە لە ڕووی دەریونیەوە چۆن مامەڵە لەگەڵ کەسێکی بەتەمەن و کەسێکی پیر بکەین کە ئێستا دکتۆر ئاماژەی پێکرد لە سەر و تەمەنی 70 ساڵیەوە کە ئەچێتە ناو تەمەنی پیریۆ نەک بێ بڵێن ئێستا ئەمە پیرە بەڵام هەنگاوە بۆ تەمەنی پیری ئەنێت ئەوە خات و فریشتە لەگەڵمانە خات و فریشتە بەیانیت باش هیوای بەیانێکی باشت بۆ ئەخوازم تەندروست بیت با بزانین لە ڕووی دەرونیەوە بە چ تەمەنێک ئەوترێت دەروون ئەم بینەرانینتە سپاس با بزانین لە ڕووی دەرونیەوە چ تەمەنێک هەیە کە ئەم تەمەنە ئیتر تەمەنێکی پیری بێت چونکە ئەگەر بەڕێزت ئاگادار بوو بیت هەندێک لەو کەسانی کە لەگەڵ هاوکارمان نیان گفتوگۆیان کرد بە ڕوخسار نیان شوبهاند یاخود باسییان نەکرد لە ڕووی ڕوخسارەوە یاخود لە ڕووی تەمەنەوە بە دڵ بە دەروون باسی تەمەنی پیریان کرد ئێوە ئاڵێن چی وەکو دەروون ناسێک زۆر سپاس پێشەم شتێ بەیانی ئێوە بینەرانتان باش هیوادارم زۆربەی زۆرتان هەست بە پیری نەکەن لە ڕاستیە لە ڕووی دەرونیەوە ئەکرێ پۆلەن بکرێ بۆ دووشت ئەو قسە باوەی کە لە ناو خەڵکا هەیە دەڵێ تەمەن تەنها ژمارەیە لە ڕاستیە بەشی زۆری ئەو شتەوانیە مرۆڤ دوو هینی هەیە ئەگەر بکرێت دەنگەیاتەوە لە لای من ئەگەر برادرانی تەکنیک ئەوە لا بەرن زۆر هاوکارانمەگەرکەم یارمەتی دەربن و لە ڕاستیە لە دوو ڕووەوە ئەکرێ بە دوو بەشەوە تۆ بەشێکی هەیە کە سەعاتێکی بایۆلۆجیت هەیە لە لەشە بەشەکەی تری
تۆ ئەو سعاتت هەیە کە ساڵ و ڕۆژ و سعات و هەمووی لەسەر حسابە واتە ئەو قسە باوەی کە دەکرێت نەخێوانە تەمەەن لەو ڕۆژێک کە لەدایەکە بین حسابە لە سەرمان بەداخەوە تەبان هەتا دواتر بەڵام لە ڕووی بایۆلۆجیەکەوە ئەمەیە کە ئەتوانرێ ئیشی لەسەر بکرێ و ئەمەیە کە زۆر جار لە ناو خەڵکە باوە دەڵێن من بە دڵم هێشتا گەنجە یان ڕۆحم هێشتا گەنجە و ئەمەش لە ڕووی زانستیەوە هەم لە ڕووی زانستی فیزیکیە و لە ڕووی دەرونیشەوە ئێمە بەڵێ ئەتوانین خۆمان بە گەنجی بهێڵینەوە و بە تۆکمەی بهێڵینەوە واتە ڕۆحێکی ئاسوودەمان هەبێ و ڕۆحێکی گەنج ئامێزمان هەبێت یعنی لە ڕۆحمانە پیر نەبین بۆ ئەوەی ئەوە نەکەین دەبێ چەند قانونێک هەیە ئێمە پەیڕەوی بکەین یەکێک لەو قانونە باشانە کە دەکرێت ڕۆحت تۆکمە بکە و ڕۆحت بە گەنجێتی بهێڵێتەوە قانونی وەلانانە واتە هەرچیەک جەنجاڵی بۆ دروست کردی لە ژیانە تۆ وەلای بنیت بەڵام نەک وەلای بنیت کە ئیشی لەسەر نەکەی نەخێر ئیشی لەسەر بکەیت و دوایی وەلای بنی بۆ ئەوەی نەبێ بە زەختێک لەسەر دڵ و دەروونت باشە قانونی بەڕێوەبردننی کاتێکێکیکەیە لەوانە کە تۆ بتانی کاتەکانت بە باشی بەڕێوە ببیت و پلانت هەبێ لە ژیانە ئامانجێکت هەبێ باشە کەواتە ئەو قسەی کە دەوترێت کەسێکە بەرەو تەمەنی پیری دەچێت یا تەمەنی هەڵەکشێ زیاتر دڵی بە دنیا خۆشترە هەر هەمان قسەی جەنابتار لە ڕووی دەرونیەوە کەسەکان هەست بە پیری ناکەن ئەگەر گرنگی بە خۆیان بدەن ئەگەر خۆیان چۆنەڵی سەرقاو بکەن بە زۆر شتەوە با لەگەڵ ئەم بابەتەیە بۆستین دواترە گەڕێمەوە بۆلات دکتۆر لە ڕووی جستەییەوە لە ڕووی خواردن و خۆراکەوە ئێمە زانی خواردنی مناڵ جیاوازە خواردنی کەسێکی تەمەەن مامناوەند ئیتر پێویستی بە کالۆری و پرۆتینێکی زۆرترە کەسی بەتەمەەن لە ڕووی خۆراکەوە ئەبێت چۆن مامەڵی لەگەڵا بکرێت خۆی لە کەسانی بەتەمەندان زۆربەی زۆری ئەندامەکانی جەسە تووشی نەخۆشی یەکجار زۆر دەبنەوە ئەو جە نەخۆشەکە لە کو ئەندامی هەناسە و کو ئەندامی سووڕی خوێن بگرا لە جەڵدەی مێشک و جەڵدەی دڵ و زەبحەی سەدری و بەرزبوونەوەی چەوری خوێن و ئەم شتانەوە بگرێت تا دەگاتە شێر پەنجەی پرۆستات نەخۆشی فتەق شێر بەشێک لە جۆرێک لە جۆرەکانی شێر پەنجەی ڕژێنی دەرەقی بۆ نمونە شێر پەنجەی قۆڵۆن شێر پەنجەی سیەکان ئەمانە کۆمەڵێک نەخۆشین کە بە شێوەی سەحی ئاماژەمان پێکرد ئەجینا نەخۆشەکانی جار زۆرن لەو تەمەنەدا کە ڕوبەڕووی مرۆڤ دەبێتەوە لە کەسانی بە ساڵاتچوودا مادام کەسەکەت ڕوبەڕووی ئەم نەخۆشیانە بێتەوە فاکتری مەترسی زۆر بێت بە توشبوون بەم نەخۆشیانە کەواتە دەبێت لە شێوازی خواردنەکاندا ئەوەندە فاکتری کە پێڵێن فاکتەری با بڵێن ریڤێرسبڵ ئەو فاکتەرانی کەوا دەکرێت پێچەوانە بکرێنەوە دەکرێت مەسەلەن لە دەسڵاتی مرۆڤ خۆیدا هەندێک شتێوەکو دەڵێت لە تەمەنی لە کەسانی بە تەمەندا زۆرە دەسڵاتی کەسە بە تەمەنەکەدا نییە تەمەن هەر هەڵک شێ بەرەو سەرەوە لێرە یەک قەوسب بیتێ خواردن کاریگەری هەیە لەسەر پیربوون لە ڕووی جەستەییەوە هەندێک خۆراک هەیە بیخۆین زووتر تەمەن ئەڵێن بۆ نمونە پێستە چرچە بێت توانای جەستەییت کەمترە بێت کاریگەری ڕاستەوخۆش ئەگەر نەبێت کاریگەری ناڕاستەوخۆ هەیە بۆ نمونە کەسانەکەن تەمەنیان 30 ساڵە وەکو تەمەنی 6 ساڵ بە دەرەکەون بۆچی لە بەرەوەی قەڵەون بۆ نمونە ئەوە یەکێکە لە با بڵێن نمونونەکان کەواتە پارێزی بکات لەو خواردنانی کە بۆ نمونە چەوری زۆرە بۆ نمونە کە شەکری زۆرە ئەو خواردانە زیادکە کە پڕۆتینی زۆرە سەوزە و میوە و زەڵاتە بۆ نمونە کە فایبەری زۆر تێدایە کە ڤیتامیناتی زۆر تێدایە توخم و کانزا و خوێ بە سوودەکانی جەستەی زۆر تێدایە لەم لە تەمەنی بە ساڵاتچووندا بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت ئەم خواردان لە جەستەی زیاد کات ئەو خواردان کەم کاتەوەکەوە فاکتەری توشبوون بە نەخۆشیەکانی شەکرەیە زەختە زیادبوونی چەوریەکانە ئەمانەش خۆی لە خواردنە شیرینی و نیشاستە و خواردنە زۆر چەورەکاندا دەبینێت زۆر باشە دواتر باسی خەویش ئەەکەین لە کەسەکانی بەتەمەن بەڵام با خات و فریشتە وەڵامی ئەوەم بداتەوە کە باسی ئەوەمان کرد لە ڕووی دەرونیەوە گۆڕانکاری دروستە بێت ئەگەر کەسەکە خۆی ئاگاداری خۆی نەبێت بەڵام هەندێک کەسەیە کە کەمێک تەمەنی هەڵ ئەکشێت خات و فریشتە وای لێ دێت کە حەزەکات گرنگیەکی زیاتری پێ بدرێت حەز ناکەم بڵێم وەکو منداڵی لێ دێت بەڵام ئەتوانین بڵێن دڵی ناسکتر ئەبێتەوە زووتر زویر ئەبێت دەمێ بزانم لە ڕووی دەرونیەوە ئەمانە چۆنە بێ مامەڵیان لەگەڵکەین لەگەڵ کەسێکی بەتەمەن کە هەندێک جار تەنانەت بیانوشمان پێ ئەگرن وە بۆچی وا ئەکەن وایە ڕاستەکەی هەنێک جار بیانوش شەگرن بۆچی واکە لە ڕاستی مایکل ڕۆیزن کتێبێکی زۆر
تایبەتی هەیە باس لەواکە کە لە 26 بۆ 38 ساڵی مرۆڤ ئەگۆڕێت وەرچەرخانێکی زۆر دیار دروستە بێ لە مرۆڤەکانە لەم تەمەنەیە 26 بۆ 38 ساڵی و دوای ئەوەش بێگومان وردە هەر بڵین تەمەن زۆرترە بێ یان هەستکردن بە تەمەن زۆرترە بێ بۆچی وامان لێ دێ مرۆڤ وا دروست بووە کە هەتا لە گەشەیە بێ پێی وایە گەنجە بەڵام گەشە بە بەرزبوونی باڵا بە پێست جوانی بەم شتانە ئەناسرێتەوە سەر لە نوێ پێناسەکردنەوەی تەمەن و چوونە تەمەنەوە یەکێکە لەو شتانەی کە هیوادارم لە ڕێگی ئەم بەرنامەیەوە ئەو ئیشەمان کرد بێ کە سەر لە نوێ پێناسەی ئەو شتە بکەینەوە ببورم پێناسەی تەمەن ئەویشەوەی بۆچی مرۆڤ وای لێ دێ لە ڕاستی هەموو مرۆڤێک وای لێ نادێ وای لێ نایە مرۆڤەکان وایان لێدێ کە زۆر تووشی سترێسە بن بەڕێزی دکتۆر و جەنابتان باستان لە هۆکارە فیزیکیەکان جەستەیەکان کرد بەڵام هۆکارە دەرونیەکان یەکێک لە هەرە خەتەرترین ئەوەیە کە مرۆڤ بەرگەی سترێس نەگرێ ژیان بەشێکی زۆری یان زۆرترین بەشی کێشە و ناخۆشیە مرۆڤ لە کاتی کێشە و ناخۆشیە هەست بە بێدەسەڵاتیەکە هەستی بێدەسەڵات بوون سترێسێکی زۆر بۆ مرۆڤ دروستەکە ئەمە واد لێ ئەکا کە تۆ ساڵانەکە ئەچیتە تەمەنەوە هەستێکی زیاترت هەبێ بە تۆ هەستێکی پیر بووهشت ساڵبی بەڵام هەستکردنت بە پیری زۆرترە بێت باشە دکتۆر لێرە باسی لەوە کرد کە لە ڕووی تەمەنەوە لە ڕووی فیزیکیەکەیەوە ڕەنگە ژدان کەمێک درەنگتر بچنە ناو تەمەنی پیرەوە پیاوان زووتر لە ڕووی دەرونیەکەشیەوە باست لەوە کرد کە نەمانی توانای جەستەیەکە وای لێ ئەکات کە گرنگی زیاتری بێت بە تایبەتێمێ لەبارەی پیاوانەوە بزانم پیاوان کە ئەچنە تەمەنەوە تۆزە تووڕەتر ئەبن وەک بڵێ ئەو توانە جەستەیە جارانیان نەماوە بۆ نمونە وەرزشکارێک بووە بۆ نمونە کەسێکی بەتوانە بوو ئێستا ئەو توانایی نەماوە زیاتر هەست بە پیریەکات ژنان زیاتر خەریکی ئەو کارە ئەبن کە نەوەکانیان بەخێوەکەن واتە هەر لە چالاکیە هەر هەن بەڵام پیاوەکان ڕۆڵیان نامێنێت ئەمە هۆکارە بۆ ئەوەی کە زیاتر لە ڕووی دەرونیەوە بشەڵەژێن و بیان و گربن نەخێ لە ڕاستی من هاوڕانیم زانست ئەوەمان پێناڵەیە کە پیاو زووتر بە تەمەنە بێ یان هەست بە پیریەکە یان ژنان زیاتر هەست بە پیریەکەن لە زانستی دەرووناسیاوە نیە تۆ چەندێک سترێس و خەم و خەفەت و ناخۆشیت هەبووە چەندێک هەستت بەبێت دەسەڵاتی کردووە ئەوە نەزووتر پیرە بیت. ڕاستەوە کووتم لە 26 بۆ 38 زیاتر هەست بە پیریەکەی بەڵام لە تەمەنی 50 بۆ 60 سێ جار خێراتر تۆ هەست ئەزمموی پیرەتیەکەی لە ڕووی جەستێ و لە ڕووی دەرونیشەوە واتە شتێکمان نییە بە تەحدید پێمان بڵێ بێگومان تۆژینەوەی بچووک لێرە و لەوێ هەیە بەڵام مرۆڤ چەند سترێسی هەبوو ئەوە نەزووتر هەست بە پیریەکات لەوانەیە پیریش نەبوو بێ بەڵام هەست بە پیریەکە کە تۆ هەستت بە پیری کرد ئەزمموی پیرەتیت کرد لە ڕێگەی ئەو ژیانە و شێوازی ژیانەوە کە ژیاویت بێگومان لەش نایەت لەگەڵتا ئەو کاتە تۆ لەش هاوتەری بەڕۆن بەڵام لەگەڵ یەکە ناڕۆن واتە دەرونی مرۆڤەکە لە شوێنێکە بێ و جەستەشی لە شوێنێکە بێ من ئەمەم لە زۆر لە چارەخوازەکان لەلا من کەیس لە لامە بینیومە من کەسم بینیوە 20 ساڵە و هەستی 50 ساڵێکی هەیە و لەشیشی بە شوێن ئەو خەمباری و سترێسی و بێدەسەڵاتی ئەکات کە ئەو هەستی پێ ئەکات واتە فەرقێکی ئەو تۆ ناکرێ لە ڕاستیە ئەگەر سەیری ڕسمی نزیکەکانتان بکەی گەر ڕێگەم بدەی ئەمەیان تەواو بکەم ئەگەر سەیری ڕسمی نزیکەکانتان بکەی ژن و کوڕ و کچێک کە ئەچنە پرۆسەی هاوسەرگیریەوە لەو ساڵی کە هاوسەرگیریان کردووە هەتا 10 ساڵی تر سێری وێنەکانیان بکە ئەو وێنانیان زیرگەی ئافرەتەکە زووتر پیر بووە تەمەنی زۆرتر پێوە دیارە بۆ چونکە خودی پرۆسەی مناڵبوون و مناڵ پەروەردەکردن پرۆسەیەکی ئەجگار قورسە و سترێست ئەکا خەمبارت ئەکا بێدەسەڵاتت ئەکا لەوانەیە نەتوانی کە ئامانجی خۆت وەکو مرۆڤێک دابنی لەگەڵ ئەو هەموو بەرپرسیارانەی تر بۆیە لە ڕاستیە ئافرەت زووتر تەمەنی پێوە دیاری ئەیە بەڵام لەوانەیە بۆ هەنێ ئافرەت وانە بێ کە هێشتا بیەوێت لەبەرەوەی بە ئامانجەکانی نەگە
گەشتووە ئەڵێ کە مناڵەکانم تۆزێ گەورە بوون اینجا بە ئامانجەکان وەگەم بۆیە تەواو بە پێچوانەوەیە ئافرەت زیاتر تەمەنی پێوە دیارەیە وەک لە پیاوە باشە خات و فریشتە دێمەوەلات بەڵام ئەمەوێت جیاوازی لە نێوان هەردووکیانم بۆ دەربخەیت لە کۆمەلگای ئێمە پیاوان بە چ شێوەیەک و ژنان بە چ شێوەیەک چونکە ئێمە لەو کۆمەلگەین کە هەر لە تەمەنێکی گەنجیا ئەزانین ئێمە ئەرکی بەرپرسیارەتی دایک و باوکمان لە تەمەنێکی پیری لەسەر شانە بۆیە ڕۆڵیان هەیە لە ناو خانەوادا دێمەوەلات دکتۆر سەبارەت بەوەی کە ئەگەر سترێسێکیان هەبێت یاخود ئەگەر کێشەیەکیان هەبێت ئەوە زیاتر هەست بە تەمەنی پیری دەکەین هەر تاکێک لە ئێمە لە ڕووی ئەوەی کە ئەم تەمەنانەی کە ئێستا هەن تەمەنی بە ساڵاچوون و پیرن لە ڕووی جستەیەوە بە وەرزشکردن یاخود ئەو چالاکیە جستەیانەی کە هەیە تا چۆن کاریگەری هەیە لە سەریان بۆ ئەوەی کە چۆنەڵێت ڕۆح ڕەوانێکی شاتریان هەبێت بە کورتی وڵامی پرسیار دەمە بەڵام با کۆمنتێکی زۆر کورد لەسەر قسەکانی فریشتەخان بدەم بزەبت هاوڕام ئەو هاوڕانە بوو لەگەڵێن بەڵام ئێمە هاوڕان لەگەڵ ئەو لەبەرەوەی ئەوەی باسمان کرد ئەو پێناسانەی پیربوون زیاتر من بەسمان لە تەمەنە چ تەمەنێک ئەگەری توشبوون بە هەندێک نەخۆشی جەستەیی هەیە ئەمە لە پیاودا بەو شێوەیە کە باسمان کرد لە ئافرەتیشدا بەو شێوەیە کە باسمان کرد کە 3-4 ساڵێکی تەمەنیان هەیە ئەمە پێناسەیەکی عالەمیە بەڵام قسەکەی ئەویش هاوڕان لەگەڵی 100% ئەو زیاتر باسی لایەنە ڕووکەشەکەی دەکات لە چ تەمەنێکە وەکو خۆی گوتی تەمەنی پیربوونی پێوە دیارەیە بەڵێ بێگومان فاکتەری وەکو باسمان کرد پێشەوەی ئەو باسی ئەو بابەتە بکات ئێمە گوتمان فاکتەری کۆمەڵایەتی فاکتەری دەرونی لەعنی هەبوون نەبوون ناو کۆمەلگا تعامل لە ناو کۆمەلگا دەوروبەرەکەت لە چ کۆمەلگایەکە دەژیت ئەمانە هەمویان هۆکارن بۆی کە پیری وەکو خۆی دەڵێ پێوەی دیار بیا پێوی دیار نەبێ ئەو باسی تەمەن ناکە باسی لایەنە ڕووکەشەکەی دەکات لایەنە ڕووکەشەکە 100% لەگەڵین بڵێ خەڵکێ لە تەمەن 40 ساڵدا پیربوونی پێوە دیار خەڵکی شەیە 70 ساڵە هێشتا خۆی پێگەنجە بەڵام ئەوی ئێمە مەستمانە دیاریکردنی ئەو تەمەنە ئەو پێناسەیەکی جیهانیە لەو تەمەنە بەشەر بە پیر دادەنێت ئیتر تۆ پێت خۆشە پێت گەنجە خۆت پێگەنجە یان زۆر لە پێش ئەوە خۆت تێ پیر بووە ئەوە وەکو دەڵێ حاڵەتی تایبەت و حاڵەتی ئیستیسنائین سەبارەت بە وەرزشکردن لە هەموو تەمەنێکە بێگومان حتا لە تەمەنی منداڵێکیشە گرنگی و ئەهمیەت و تایبەتمەندی خۆی هەیە لە تەمەنی گەنجیدا هەروە بەڵام لە تەمەنی پیریدا بۆچی زۆر گرنگە چونکە کەسانی بە ساڵاچوو لە زۆر شت دادەبڕێن بۆ نمونە زۆر نەخۆشیان لێ کۆ دەبێتەوە تەمەنێکی گەنج لەوانەیە پێویستی بە وەرزشە بەڵام نەخۆشی نییە چۆن بڵێ بۆ خۆپاراستن لە نەخۆشی تا ڕادێک ئەم شتان دەکات یا خۆ هەیە ئەو کەسانی کە ئەچنە بە ساڵاچوون ئەوە تەمەن چونەتە ناو تەمەنی پیرۆ ئیتر وردە تووشی ئارترۆزە بن توانێ ڕۆشتنیان کەمترە بێ ئەمانە چۆنە بێ وەرزش بێگومان وەرزشەکانیان تایبەتە ببوورە جەناب قسەکەم پێ بڕیت دکتۆری تایبەتمەند لەو مەجالەیە کە مەسەن تووشی گرفتەکان جونگە دەبێ نەخۆشەکان جونگە دەبێ دکتۆری تایبەتمەند وەرزش تایبەتمەندی بۆ دادەنێن واتە وەرزشەکە شتێکی گشتی نییە بەڵام بە گشتی بۆ نمونە نەخۆش کەسە بە ساڵاچوو بە پێ دەڕوا وەکو باسم کەسێکی گەنجش پێویستی بە وەرزشەیە بەڵام تەمەنی بە ساڵاچوو هەر لە ڕۆ کۆمەڵایەتێکەشەوە بۆ ئەوی ئەو کاتە بۆ نمونە کاتێ ئیش نەبێت بیر نەکاتەوە تووشی گرفتی دەرونی نەبێت پێویستێکی یەکجار زۆری بە وەرزشەیە سەرباری وەرزش خواردنەکانی ژەمەکانیان ڕێک و پێک بن بڕێکی زۆریش لە مەنەکان ڕۆژانە بخواتەوە لە هەمووشی گرنگتر وەلەو لەوانەیە زیاتر پسپۆڕی فریشتەخانیش بێت لە ئانی کۆمەڵایەتی زۆر بەهێز بکات تەمەنی بە ساڵاچوو زۆر پێویستی بەوەیە کە سۆشیالایز بێت کە بە کۆمەڵایەتی بێت ئەجیناز بەکەوتن لە ماڵەوە یاخود بێگومان زۆری دوای دەخات لانی کۆمەڵایەتی بوون تێکەڵاوبوون لەگەڵ خەڵکی بەشێکی زۆر لەم نەخۆشە سایکۆسۆماتیکە یاخود دەرونیانەی کە پەیوەندیان بە جەستەوە هەیە و کاریگەری لەسەر نەخۆشی جەستەیەکان دروست دەکەن بەشێکی زۆری ئەمانە کەم دەبێتەوە باشە خات و فریشتە ئێستا ڕات چییە بەرامبەر بەوەی کە ڕۆڵی خانبێکی بە تەمەن و بە ساڵاچوو لەگەڵ پیاوێکی بە ساڵاچوو کە لە ماڵە نەنک و باپیرن وا ئەکات کە ئێمە ڕۆڵێکی دیکەیان پێ بدەین لە ماڵەوە پێشتر ئەوان ئێمەیان بەخێوە کرد ئەوان چاودێری ئێمەیانە کرد دواتر ئێمە دیسان و هەمان ڕۆڵیان نەدەینە بەڵام بە بچووکترکردنی ڕۆڵەکە بۆ نمونە نەوەکانیان لەلادانین پیاوێکی بەتەمەن مامۆستای زانکۆ بووە بەڵام ئێستا خەریکی باخەوانیە واتە لە ڕووی جەستەییەوە دیسانەوە هەمان توانە ئەمانێ بە بچووکترکردن بیان دێنێ لە ڕووی دەرونی و چەندە کاریگەریە بێ لە سەریان بۆی کە هەست بەوە نەکەن کە هیچ ڕۆڵیان نەماوە وەلاوە نراون
بەڵێ لە ڕاستی ئەگەر وشەکەی بەڕێزت بگۆڕم بچووکردن ڕۆڵێکی بچووکردن لە ڕاستیا ڕۆڵێکی گەورەتر هەیە. خانمێک تەلەفۆنی بۆ کردم وتی مناڵەکەم دەوروبەرم زۆر تەسیرم تێئەکەن بە نەگەتیڤی و مناڵەکەت بۆ ناخێتە ڕەوزە بەڵام من مناڵەکەم جاران خواردنی لێ ناوە دایکەکە ماڵی ئێستا بۆ درۆنەکەمەوە بۆ بەڕێستەوەکانی بینەرانیش ئەگەر ڕێگەم پێ بدەی ئەوەش ڕوون بکەمەوە بۆ بەڕێست و بۆ بینەرانیش. خانمەکەوتی مناڵەکەم دەوروبەرم پێمەڵێن بۆچی مناڵەکەت ناخەیتە ڕەوزە. وتی بەڵام منەمە مناڵەکەم لە لای دایک و باوکم بێ باوکم کەسێکی مۆسیقی ڕۆژانە مۆسیقای بۆ لێ ئەدا دایکم فێری زۆر شتی جوانیەکە. لە ڕاستیە یەکێک لەو شتانەیە کە ئەکرێ کۆمەڵگەی ئێمەی پێ بەرەو پێشەوە بچێ ئەوەیە دیسان سوود وەرگرتن لە جیاتی وەلانان و بە پیر ناوزەندکردنی ئەوانەی کە چوونەتە تەمەنەوە دەکرێت بەرپرسیارەتێکی زۆر گەورەتریان بینێ بۆیە لەگەڵەوانە بوومتم سەر لەنە بڵێ نەک ڕۆڵێکی بچووک ڕۆڵێکی زۆر گرنگە چ باشترە ئەگەر دایک و باوکت مناڵەکەت بۆ بەخێو بکەن هەتا تەمەنی قوتابخانە لەوە باشتر چی لە ڕاستیە ئەمە ڕۆڵێکی زۆر گەورەیە کە سیستم دایەنگە و دواتر قوتابخانە ئەی بابڕێەوە ئەکرێ دایک و باوک ئەگەر توانیان هەبێ ئەگەر پەیوەندیە کۆمەڵایەتیەکە بەهێز بێ بتوانن ئەو ئیشە بکەن. مرۆڤ لە سێ بەشی سەرەکی پێکاتوە بەشە جەستەیەکی کە بەشی بەڕێز دکتۆرە بەشی دەرونیەکەی کە بەشی منە و بەشی کۆمەڵایەتیەکەی واتە تۆ لە هەموو تەمەنێکی ژیانتە لە مناڵەوە کە لە سکی دایکایەتی هەتا ڕۆژی مردن ئێمە پێویستمان بە هەر سێ بەشەکەیەتی لە ڕووی جەستەیەوە تۆ تۆکمەبی بۆی بمێنیتەوە تەمەن زەفەرت پێنە باوەکو کورد دەڵێ و لە ڕووی دەرونیەوە تۆ بتوانی ئەو شتانە بکەیت کە دەروونت تۆزی ئارامترە بێتەوە چونکە کێشە حەلکردن بەشێکی گەورەی ژیانە ئەگەر تۆ کارامەیی ئەوەت نەبێ و توانایەکی باشت نەبێ کە کێشە حەل بکەیت زووتر تەمەندیسان لە ڕووی دەرونیەوە زەفەرت پێبدا لە ڕووی کۆمەڵایەتێکەوە کە پرسیارەکەی بەڕێستە ئەوەیە کە ئێمە چۆن دیسانەوە سوود ببینین لە هەر مرۆڤێ لە هەر تەمەنێکا بێ ئەویش لە ڕێگەی یەکێک لەوانە کە باستان کرد کە بتوانن ئاگایان لە مناڵەکان بێ کە بەڕای من ئەمە ئەرکێکی ئێجگار گەورەیە و دووبارە تۆ لە هەر تەمەنێک هابی پێویستت بەو سەرنجە کۆمەڵایەتیە هەیە چۆن مناڵێک پێویستی پێیەتی گەورەیەکیش پێویستێتی بەڵام لە شازێکی ترا ئەو پێویستیە خۆی نمایشەکات. باشە سپاس دەکەم خات و فرشتە دکتۆر ئەوەی کە گرنگە لە کەسانی بە ساڵات و باسی خواردن و وەرزشەکەیمان کرد لە ڕووی خەویشەوە ئەکرێ بڵین تۆزێ خەو گۆڕانکاری بەسەر دێت ڕەنگە زووتر بخەون و زووتریش هەستن لە خەو یان زیاتر ئەخەون زۆر جار هەیە بەشێکیانەیە باسەکەنەڵن دایک و باوکی من هەر هەمووی بە خەو بەسەر ئەبە بەشێکیانەڵە زۆر زوو هەڵەستێ بەیانیان ئەمە لە ڕووی جستەییەوە هۆکاری پیربوونە چوونە بە ساڵات چوونە بەخۆی خو باسمان کرد چۆن گۆڕانکارە فسیۆلۆجیەکان لە مناڵێک تازە دایکە بێت تاوەکو مرۆڤەکە دەمرێت گۆڕانکاری فسیۆلۆجی بەسەر جەستەی دادیە بۆیە توانین قۆناغی پیربوونیش بە قۆناغێک یەک لە قۆناغە فسیۆلۆجیەکان دابنین شەر نییە مەرجە نەخۆشی بێن کەسانەکەن تەمەنیان دەگاتە سەر 80 ساڵی هیچ نەخۆشیێکیان نییە بۆ نمونە ئەگەر باسی نەخۆشیە جەستەیەکان بکەین واتە گۆڕانکارەکان فسیۆلۆجین کە گۆڕانکارەکان فسیۆلۆجی جەستەی مرۆڤکارن دەنجین جەستەی مرۆڤ هەندێک گۆڕانکاری بەسەردادێت هەندێک گۆڕانکاری هۆرمۆناتی بەسەردادێت ئەم گۆڕانکارانە وا دەکەن کەوا کاریگەری لەسەر خەوی هەبێت کاریگەری لەسەر خواردنی هەبێت کاریگەری لەسەر لانی کۆمەڵایەتی هەبێت ئەو بەشێک کە پەیوەندی بەخەوە و پرسیاری جەنابەت بوو ڕۆژانە شەوان با بڵین خۆی بە شێوەیەکی گشتی کەسانی بە ساڵاتچوو لاواز و بێهێز و بەرگریان کەم دەبێت ئەمە گۆڕانکاریە فسیۆلۆجیەکان کەواتە زیاتر بێتاقەت دەبن زیاتر حەز بە خەو دەکەن بەڵام لەم قۆناغەیە مرۆڤەکە کەسە بە ساڵاتچووەکە کەسانی دەوروبەری کە گرنگی پێ دەدەن دەبێ وریابن نەهێڵن کەسەکە چ لە ڕەگەزیمێ بێ یا ڕەگەزینێر بێت کاتێکی زۆر بەخەو بەرێتە سەر لە شەو ڕۆژێکدا خەوی شەوانە لە نێوان 7 بۆ 8 کاتژمێر بێ زۆر ضرورە ئەگەر کەمتر بوو هەوڵ بدەن چارەسەری بکەن جا لە ڕێی چارەسەری کۆمەڵایەتی و نەسیحەتکردن و فراهەمکردنی وەسایلەکانی خەو بێ بۆی یاخود ئەوە تا پەیوەندی بە پسپۆڕی دەرونی و پسپۆڕی تایبەتمەند لە بواری ئەو نەخۆشیانە بکەن کە ڕێگری کردووە لە خەوەکە لە ڕۆژانەشا بۆ نمونە کەسانی بە ساڵاتچوو لە ڕۆژ تا زۆر جار ماوەیەک جار زۆر بەخەو بەسەر دەبن نیوەڕوان لەوانێت 4 کاتژمێر بنوێ بەیانیان لەوانەیە درەنگ هەستێت یاخود وەکو جەنابەت گوتت درەنگ بنوێ بەڵام زوو هەستێت ئەمەش دیسان ناتەبیعە نابێ بەو شێوەیەش کە
کەسە بە ساڵاچۆ کەمتر بنوێ لەو حەددا بەڵام وەکو باسم کرد لە خەوی ڕۆژ نیو سعات بۆ سعات و نیوە کەواتە معدەلی سعاتێک ئاسایە و گرنگی خۆی هەیە بۆ ئەو قۆناغی تەمەن و ئەو گۆڕانفچولەجێ کە لە جستەی مرۆڤەکەدا کەسە بە ساڵاچەکەدا ڕوویداوە بەڵام لەوە زیاتر وەکو باسم کرد چۆن 7 سعات لە شەودا زیاتر خراپە و کەمتریش خراپە لە ڕۆیشە لەو نیو سعات بۆ سعات و نیوە دیسان چ کەمتر بێ خراپە چ زیاتر بێ پێویستی بە چارەسەر و ڕێنمایی تایبەت هەیە باشە سپاسی تۆکەم دکتۆر ئەمە دوا پرساری جەنابە بوو دوا پرساریش لە خات و فریشتە ئەمەوێت لە ڕووی دەرونیەوە باسی ئەومان بۆ بکات ئەگەر ئەم حاڵەتە هەیە لە ناو خەڵکە ئەوە چۆن نەهێڵین بمێنێت ئەویش ئەوەیەکە بە تەنزەوە مامەڵە لەگەڵ کەسی پیر و بەتەمەنا ئەکەن یا هەندێک جار بۆ نمونە ڤیددیۆیەکی لێ ئەگرێت لە سوۆسیال میدیا بڵاوی ئەکەنەوە یا هەندێک جار لە ماڵەوە بە تەنزەوە باسی ڕابردووی ئەو کەساکەن چ لە ڕووی کەسەکە خودی خۆی لە ڕووی دەرونیەوە چ کاریگەری هەیە و لەسەر کۆمەڵگەش چ کاریگەریەکە بێت سەبارەت بە قەدر و قیمەتگرتنی کەسانی بە ساڵات و بەتەمەن لە ڕاستی لە ڕووی دەرونیەوە تۆ کە پێناستەی قسەکردنەکەین قسەکردن ئەکرێ یەک وشە ئازاری یەک گولەی هەبێت و بۆ کەسێک کە چۆتە تەمەنەوە زۆر گرنگە ئێمە مناڵەکانمان گەنجەکانمان وا پەروەردەکرده بێ کە بێ زەحمەت گولە مەتەقێنە بە کەسەوە باسکردنی تەمەن شتێکی زۆر هەستیارە بۆیە کە وشەکان بەکاردێنی پێویست ناکا بڵێ پیر بوویت بە کەسێک کە چۆتە تەمەنەوە ئەگەر 45 بێ لە کولتوری ترا 45 بیدایەتی تەمەنە ئەسڵەن ئەڵێن لە ناو یابانیەکانە 65 ئەڵێ بیدایەتی تەمەنە کە تەقاوت دەبێ ئینجا ژیان دەست پێەکە بۆیە زۆر گرنگە وشەکان هەڵبژێرین لە جیاتیەوەی بڵێ زۆر پیر بوویت چونکە ئەمە گولەیەکە تۆ عینەی بە ناخی و دەرونی ئەو مرۆڤەوە لە جیاتیەوە بڵێ ماشەڵڵا ئەزمونێکی زۆر باشت هەیە من ئەتوانم زۆر شتت لێەوە فێر بم یان مناڵەکەم ئەتوانێت زۆر شت لەو ئەزمونەتەوە فێر بێ ماشەڵڵا چەند جوان لەشی خۆتت ڕاگرتووە دەستخۆشیت لێ ئەەکەم کە چەند جوان دەرونی خۆتت بە گەنجێتی هێشتۆتەوە واتە هیوادارم وشەی پیربوون لا بچێیان کەمتر بەکاری بێنین چونکە زمانی کوردی وشەی جوانتری زۆر جوانی تێدایە کە بتوانین بەکاری بێنین بۆیە ئەمە تەسیرێکی زۆر گەورە ئەکات و ئێستا بە تایبەت لە ناو گەنجانە هەستی پێ ئەەکەم پیربوون یان دەستنیشانکردنی ئەوەی کە تۆ نیشانەکانی پیربوونت پێوە دیاری درا تەنان وەکو جنێ و بەکارێنرێ وەکو قسەی نەشیا و بەکارەهێنرێ هیوادارم ئەمە لە دایک و باوکانە لە پەروەردەیە تعزیز و تەکریم بکرێت هەتا مرۆڤ ئەو گول لە ئازاربەخشانەی پێوە نەدرێت چونکە زۆر ئازاربەخشە دوایەوە تەمەن شتێکە کە تۆ خۆت بڕیاری ئەدەی لە ڕاستیە جگەی لەوەی کە ساڵ لە دوای ساڵە چێتە سەری وەکو باسمان کرد ئەژمێرێت بەڵام ئەزمونکردنی تەمەن زۆر گرنگە کە ئەو بڕیارە بۆ خۆت بهێڵرێتەوە نەک خەڵک پێت بڵێ چونکە ئەمە زۆر ناشرینە و بەڕای من ئەزمونکردنی ئەو شتە ئەکرێ زیاتر پیرێت بکە بۆ نمونە لە کولتوری ئێمەیە زۆر زیاتر ینی مرۆڤەکان بە جورئەتێکی زیاترەوە باز لە تەمەنی تۆکەن لە ڕاستیان نابێوا بێت نابێ ئەو جورئەتە زیایەمان هەبێت و بە هەستیاریەوە بە شێوەیەکی نۆرمال نەگەونەش هەستیار بێکە پێی بڵێ تۆ پیر بوویت لە ڕێگەی قسەکانتەوە نەوتراو بەڵام بەڕێزەوە و هیچ کامێکمان حەقی ئەوەمان نەبێت کە بە بەرامبەرەکەمان بڵین تۆ پیر بوویت ئەو شێکی زۆر ناشرینە هیوادارم هەموو پەیڕەوی بکەین بەڵێ من سپاسی هەردوو میوان مەکەم سەبارەت بە تەمەنی بەساڵاچوون و ڕفتارکردن لەگەڵ بەساڵاچوان و لە ڕووی تەندروستی چۆن ئاگاداریان بین و گرنگیان پێ بدەین هەردوو میوانی من دکتۆر سامانتای پسپۆڕی نەشتەرگەری گشتی و خات و فریشتەکەوە دەروون ناس مۆڵەت پێدراوی کلینیکی کە هەردووکیان لەگەڵمان بوون سەبارەت بەم تەمەنە قسەمان کرد کە بەرەکەتی ماڵەکانن سپاسدانەکەین بەڵێ بەردەوامە بین لەگەڵیان لەگەڵتانە ئەویش بابەتێک کە سەبارەت بە جوتیارێکە لەگەڵ سەگەکانی دڵخۆشیەکی زۆریان بەخشیوەتە دانیشتوانی خانەیەکی بەساڵاچوان لە ئوسترالیا ژنان و پیاوانی بەتەمەنی خەڵوتگەیەکی پیری لە شاری کلێرمۆنت کە ئەوەندە دڵخۆش بوونە بە بینینی ئەم سەگانە کە تا چەندە دڵخۆشن پێ ئەوە هەفتەیەک بەردەوام باسی ڕووداوەکەیان کردووە
جوتیارەکە وەک ئاژەڵەکانی دیکە کە لە سەرانسەری وڵات دەیگەڕێنێت هەوڵ دەدات کە دڵنەوەی ئەو کەسانەش بدات کە دڵتەنگت یان تووشی نەخۆشی دەرونی بوونە بەوەی کە سەگەکان دەباتە لای ئەو کەسانی کە بەسەڵات چوون. سەگەکان وزایان خستۆتە ناو کەشی مات و بێدەنگی خانەی بە ساڵاچوان. فرانک فینگر جوتیارێکی ئوسترالیا و لەگەڵ سەگەکانی لە خانەی بە ساڵاچوان لە شارۆچکەی کلێرمۆنت میوانە. وەک وەفایەک بۆ ئەو خەڵکەی ڕۆژێک لە ڕۆژان شتێکیان فێر کردووە هاتۆتە ئێرە. ئەمانە هەمویان ئەو خەڵکن کە دەیان ناسم، هەمویان بەشدار بوونە لە دروستکردنی کەسایەتی. مرۆڤە بە تەمانەکانی خانەکە دەیانەوێت یاری لەگەڵ سەگەکان بکەن و نازیان هەڵبگرن و کاتیان لەگەڵ بەسەر ببەن، بەڵام لاوازی جەسەیان ناهێڵێت بە دڵی خۆیان ئەم کارە بکەن. زۆر خۆشەکە ئەم سەگانە هاتوون. هەندێکیان زۆر شەرمن و لەوانە نزیک نابنەوە کە نەیان ناسن، بەڵام ئەوانی دیکە زۆر تێکەڵن. ئەمە ڕووداوێکی یەکجار گەورەیە بۆ ئەو خەڵکە بە تەمەنەی لێرە ژیانێکی ڕۆتینیان هەیە. بابەتەکە تەنیا بۆ کاتژمێرێک کە ئەوان لێرەن کۆتایی نایەت، دڵخۆشیەکە چەند هەفتە بەردەوام دەبێت. بڕیارە سەگەکان بەردەوام ببردرێنە خانەی بە ساڵاچوان. سەگەکانی فینگەر لە زینجیرەیەکی تەلەڤیزیۆنیدا دەرکەوتون و بەم بۆنەیەوە بەناوبانگ بوون. هەر بۆیەش بەردەوام سوودیان لێوەردەگیرێت بۆ دڵخۆشکردنی ئەو کەسانەی کە تووشی خەمووکی یان دڵتەنگی بوون. فۆلکلۆر هونەری کۆن و ڕەسەنی میلەتانی دنیاە کە وەک جێگای بایەخی هەر نەتەوەیەکە. ئەگەر چی ئێستا کەمتر بایەخی پێدەدرێ، بەڵام لە گۆرانی فۆلکلۆری کوردی گۆرانی بۆ کاریان بۆ پیشەیەک وتراو دەوترێت. کاتێک کرێکاران یان جوتیاران کاری خۆیان دەکەن ئەوە گۆرانی دەڵێنەوە. هەروها گۆرانی بۆ شوان و کەسێکە پێڵاو چییە یان خود پێڵاو دروست دەکات، دارتاشە، ئاسنگەرە، پینە چییە، بەرگ دوورە و ئەمانە هەمووی لە کاتی کارکردنە جۆرە گۆرانیەکە بۆ کە وتویانەتەوە. ئەو گۆرانیانە لە ڕابردوو جگە لە پێگەی خۆیان هەبووە بە تاکیان بە کۆمەڵیش وتراونەتەوە، بە تایبەتی لە کاتی کشت و کاڵیشە بە شێوەیەکی هەرەوەز کە کاریان کردو وتویانەوە. لە کۆیە بۆ زیندوڕاگررتنی ئەو هونەرە هونەرمەند سەخاریا عیسا بەشێک لە تابلۆ هونەریەکانی پێشکەش کردووە. ئەم شێوازە لە هونەری گۆرانی فۆلکلۆر لە ڕابردوو گرنگی زۆری پێدراوە. هەی عەمێر و چاوی من بی، هەی مارەبە بی من بی. سەخەریا عیسا دوای 50 ساڵ لە دەست پێکردنی نەگوازی لێ نەهێناوە، بەڵکو پەرەی پێداوە و لە هەر کۆڕ و فیستیڤاڵ و بۆنەیەکی هونەری بوو بێ دەیانڵێتەوە. ئەو هونەرمەندێکی کریستیانە و لە کۆی لەدایک بووە. کار لەسەر ئەو شێوازانی گۆرانی و بەیتە فۆلکلۆریانە دەکات کە لەناو هونەری گۆرانی کوردی پێشتر پێگەیەکی باشیان هەبووە، بەڵام ئێستا ئەو باخیان پێ نادرێ و گۆرانی بێژانی تازە نانشڕن. پێشدان هەموو ئیش و کارمان بە ئیشکردنمان بە گۆرانی بوو، هەموو ئیشکردن کە دەمان کرد بە گۆرانی بوو لە هەفتایەکان لە شێستەکان هەر لە شێستەکانەوە ئەمن خولیای گۆرانی کوردەواری خۆمان بوویم. بەشی زۆری لە شایی دەگوترا، لە بوو گواستنەوە دەگوترا، لە ئیش و کار و شتیوە کە بەشداریان دەکرد ئەو گۆرانیا هەمووی دووبارە دەکرا و دەگوترانەوە. بەشێک لە گۆرانیە فۆلکلۆریەکان لە ڕابردوو لە گەڕیان و شایی و بۆنە کۆمەڵاتیەکان وتراون و لە دوای گۆرانی بێش ئامادەبووان وتویان نەتەوە و بۆیان سندونەتەوە. ئەو گۆرانیانە شایی و گەڕیان و هەڵپەرچەی لەگەڵ کراوە و بۆنە کۆمەڵاتیەکانی پێ گەرم کراوە.
ئێستا کەم کەم نەبێ باخیان پێ نادرێ لە کۆیە بۆ زیندووکردنەوەی ئەو هوەرە و ئاشناکردنی هاوڵاتیان بۆی لە ڕابردوو گوزەراوە چەند تابلۆیەکی هوەریان لێ ساز کرایەوە. گۆران هەهشتا ساڵ لەمەوبەر دەرێ میزاجی کوردەواریم تێکچۆ پەنا بۆ شمشاڵەکەی دەرێش عەبدوڵڵا دەبە کەو کاتە بەس ڕادووی هەبووە. ئەی گۆران ئەگە ئێستا بما بە گوێی لەو هوەری ئێستا بە دەبا پەنای بۆچێ بە شمشاڵەکەی دەرێش عەبدوڵڵاش نمایە ئەی پەنای بۆچێ دەبێت گۆرانی شاعیر کەواتە هوەری ئەسالەتی کوردی لە لێواری لە نێوچووندایە لەلایەک خۆمان بەنایی مۆدرێنە و مۆدرێنست و پێشکەوتن لەلایەک بەهۆی نەزانیەوە ئەو سێ کوچکەیە وای کردووە بوونەتە مۆرانەی لێدانی هوەری کوردی. فۆلکلۆر لە ناو میلەتانی جۆراوجۆری دنیادا جێگەی بایەخی زۆرە. دەنگبێژی کە هوەرێکی ئەدەبی زارێکی کوردیە و دەگەڕێتەوە بۆ سەردەمی کۆن تا ئێستا لە زاری ئەو کەسانی گرنگی بە وتنی گۆرانی کوردی دەدەن دەگوازرێتەوە بۆنەوەی تازە. ئارەسەمی کوردستان 24 کۆیە. دەچینە باکووری کوردستان و دەشزانن کە دیار بەکر لە باکووری کوردستان چەندە بە شووتی بەناوبانگە جا ئێستاش وەرزی کۆکردنەوەی شووتیە لە دیار بەکر جوتیاران بە بەرهەمی ئەم ساڵیان ڕازین و بڕیارشەکە گەورەترین شووتی دیار بەکر کە کێشەکەی نزیکەی 6 کیلۆگرامە لە فستیڤاڵی شووتی دیار بەکر نمایش بکرێت. زەبەشên belekên Diyarbekirê ku wek berhemekî xweciyê bajêr jî hatiye pesandkirin, îsal jî hatine asta çinînê û mezintirînên wan zebeşan dê ji bo mihrîcana zebeşana Diyarbekirê bên veguhastin. Li gundê Mîrzabek ku ser bi bismila navçeya Diyarbekirê waye jî gewretirîn zebeşên mihrîcanan tên gihandin û werzê çinîna zebeşan ya îsal jî bi beşdariya parêzgarê Diyarbekirê Alî İhsan Sû dest pê kir. Dayîk û bavê Mehmet Atlı vegihandin û çandina zebeşên Diyarbekirê ku wek cûreyê zebeşê belek tên nasîn temenê xwe derbas kirine her du jî ji heftê salî derbas bûne û êdî kal û pîrin. Mehmet Atlı jî bi xuşk û birayê xwe re hewla berdewamiya wê mîrateyê didin. Tiştek bê emek neye qedê holê. Tu heya tu gedê mezin dikir tu çixwasekî zehmetê dibînî ya ev jî wanî ye. Tu heya vana mezin dikir sibêt heyê varî em sibê saet di çarê sibê di 4 û nîvê em berî li mêjê radibe û em dişixolin nav vê tavê de ber vê tavê de heyayê varî heya saet 6 hefteyê varî. Cotkar piştgirîdayîna cotkaran ji bo ku cotkariyê berdewam bikin girîng dinirxînin û ji bo piştgiriyên parêzgarî û şaredariya Diyarbekirê û saziyên bi wan vegirêdayî jî destxweşî dikin. Adil Aydin jî balê dikşîne ku berhemdayîn bi kedên zehmet peyda dibin û berdewamiya çandina zebeşên Diyarbekirê jî girîng e. Zebeşê Diyarbekir sê çeşîdî. Yek jê pembeyî, yek jê sürmeyî, yek jê ferîkê sê çeşîdê wê ye. Van cebeşê me mezin sürme çeşidî 35 kilo heya 6 kilo wane. E pembe vanê cebeşê pembe em jê dibêjin ona jî 5 kilo heya 18 kilo qiyamane. Vana zebeşê Diyarbekir lav piyasa me aneka cebeş îsal pir baş bû. Fiyeteke baş kir. Rêvebirê saziya geşepêdanên li heremên Bejî Nîhat Bakî jî da zanî ku heta û dikarin piştgiriya cotkara dikin da ku ew jî çand û çandiniya xwe berdewam hilberînin. Zeveşê Diyarbekir coğrafî jî sendine li Tirkiye li dunyayê ev zeveş ser navê Diyarbekir di çand û hunera û kültura Diyarbekir de hatiye qeyd û leylet kirin te guherî. Çaxê ku meriv wana divîne meriv pê kêfxweş dibe ev ye kültura me ye li cîkî dinê wan zeveşê wan mezin û zanebûn nêzane çêng te guherî. Miş xatiya îkram pirsî min got xatiya îkram nava te wî zeveşê got bîna ku sebiyê min e. Got ez sebiyê xwe min çawa li sebiyê xwe dinêr ez wisa jî li van zeveşa dirêlim. Ev jî ji bûna Diyarbekir pir tişkî girîng e û ji bûna naskirina Diyarbekir jî pir tişkî girîng e. Piştî kedeke dûdirêj xwedîkirina werzê zeveşê belekê Diyarbekirê îsal temam bû. Êdî zeveş bo pêşbirka amade ne. Îsal tê çaverêkirin ku mezintirîn zeveş ji gundê
میرزا بگه که سر به بسم الله دیاربکر و یعنی جوی اردی در بکوه و تیچاوره کرن که ویزه و شاجی تقریبا 6 کیلو باوه. صدق ارن کردستان 24 دیاربکر. اویش لزوشی دیاربکر و باسی شوتی دیاربکر کتا بابتی ام پروگرامی امرو بابو. بو هیوایی که پروگرام بدلی او بوبت همیشه نشصاب. تندروز بنو آسوده بن بخواتان سپرم مالتانا.